شەڕی مالیکی و سوودانی پێیناوەتە قۆناغێکی نوێوە. مالیکی دژی هاوپەیمانێتیەکەی سوودانیە و ڕازی نییە بۆ خولی دووەم ببێتەوە بە سەرۆک وەزیرانی عێراق. کورد لەم لێکترازانەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان چ ڕۆڵێکی دەبێت؟ ئایا سەدر بۆ شکاندنی مالیکی دەست دەخاتە ناو دەستی سوودانیەوە؟ لە ژووری شیکاری تیوارەوە شەڕی مالیکی و سوودانی و لێکترازانی چوارچێوەی هەماهەنگیتان بۆ ڕوون دەکەینەوە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی وەک سەرۆک وەزیرانی عێراق بەردەوام وەک کەسێکی دەوڵەتدار و بەهێز دەرکەوتووە. توانیوێتی هەوسەنگانە لە ڕووی سیاسی، ئیداری، ئەمنی و دیپلۆماسیەوە لە ناوخۆ و دەرەوە مامەڵە بکات. سەرەڕای چەندین ئاستەنگ و گرفت، بەڵام تا ڕادەیەکی زۆر توانیوێتی باڵانسی هێز بپارێزێت و گرفتەکان تێپەڕێنێت. ئێستا مالیکی ترسی هەیە سوودانی بۆ خولی دووەم ببێتەوە سەرۆک وەزیران. هاوکات بەرەیەکی بەهێزی سیاسی دروست بکات و لانیکەم ببێتە یەکێک لە براوەکانی هەڵبژاردننی داهاتووی عێراق، چونکە هەم لە ناو خەڵک و شەقامی عێراقی قبول کراوە و هەمیش پشتیوانی سوننە و کورد و بەشێکی شیعەکانی هەیە و سوودی لە ناکۆکیەکانی ناوماڵی شیعە بینیوە. سوودانی چاوی لا ویلایەتی دووەمە. نووری مالیکیش تاکە سیاسیە لە عێراق دژایەتی ئاشکرای دەکات و باوەڕی بە دەوڵەتی قوڵ هەیە. مالیکی لە ماوەی ڕابردوو و لە دیدارێکی میدیادا ناڕاستەوخۆ هێرشی کردە سەر سوودانی و داوای کرد کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت و باسی لەوە کرد کە سەرۆک وەزیران بە نیازی دروستکردنی لیست و بەرەی تایبەت بەخۆیەتی لە هەڵبژاردننی داهاتووی عێراق. بۆیە مالیکی داوای هەڵبژاردننی پێشوەختەی کرد و بەردەوامیش داوای دەکات، چونکە ترسی لە فراوانبوونی زیاتری سوودانی هەیە. مانەوەی سوودانی و هەڵبژاردننی پێشوەختە. لە ئێستادا مانەوەی سوودانی لە پۆستەکەی بۆ دووەم خول 150 مسۆگەرە. 150 دیکەی پەیوەستە بە دووشت. یەکەم، پشتگیری شیعەکان 125 و ڕۆڵی موختەدا سەدر 110 و کاریگەری وڵاتانی ئیقلیمی 115. ئێستا سوودانی ڕەتی دەکاتەوە بە هیچ جۆرێک هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بکرێت، بەڵکو دەیەوێت هەڵبژاردن لە مانگی 10 ساڵی 2025 بکرێت تا ئامادەکاریەکان بۆ هاوپەیمانیەتەکە تەواو دەبێت کە ئێستا خەریکە دروستی دەکات. کێ پشتگیری هاوپەیمانە بەهێزەکەی سوودانی دەکات؟ لە ئێستادا سوودانی لە دەرەوەی چوارچێوەی شیعەکان هاوپەیمانێتێکی دروست کردووە بە ناوی هاوپەیمانی ئاوەدانی کە ئەوەش گەورەترین گورز دەبێت لە چوارچێوە لە دوای موختەدا سەدر و بەرەبرە لاواز دەبێت. ئەوە جگەلەوەی بەشێک لە سەرکردەکانی ناو ئیتار لەوانە قەیس خەزعەلی، فاڵح فەیاز و هادی عامری بەهۆی کێشەکانیان لەگەڵ مالیکی پشتگیری محەممەد شاع سوودانی دەکەن. ئیتلافەکەی سوودانی چییە؟ ئیتلافی ئیمار یان هاوپەیمانی ئاوەدانکردنەوە هاوپەیمانێتێکی نوێیە و لەلایەن سوودانیەوە دروست کراوە کە پێک هاتووە لە ئەسعەد حەیدانی پارێزگاری بەسرا، نەجم جبوری پارێزگاری پێشووی نینەوە، محەممەد مەیاحی پارێزگاری واسط، نەسیف خەتابی پارێزگاری کەربەلە و هەروەها 28 پەرلەمانتاری ئەم خولەی شیعە و 10 پەرلەمانتاری ئەم خولەی سوننە و نزیکەی 20 پەرلەمانتاری خولی پێشووی شیعە و سوننە. ئەمە جگە لە گفتوگۆ لەگەڵ تەیاری سەدر و کورد. سوودانی دەیەوێت کورد و سوننەکان لە خۆی کۆبکاتەوە و دواتر بچێتە لای سەدر، چونکە دەزانێت بێ سەدر ململانەکان قورس دەبن تا بگات بە خواستەکانی. مالیکی لەم هەوڵانە نیگەرانە. نووری مالیکی نیگەرانە و پێی وایە کە سوودانی لە هەناوی حیزبی داوەوە دەرچووە، چونکە جیاواز لە هەمویان سوودانی لەگەڵ سوننەکان، کورد و تورکیا و ئێران و وڵاتانی عەرەبی پەیوەندێکی باش و بەهێزی هەیە. ئەوەش نیگەرانی مالیکی زیاد کردووە. نیگەرانیەکەی مالیکی بە پلەی یەکەم لەبەر ئەوەیە کە جگە لە مالیکی کەس نەیتوانیوە دوو خولی لەسەر یەک سەرۆک وەزیران بێت. خاڵی دووەمیش مالیکی دەڵێت دەبێت سەرۆک وەزیران لە ناو چوارچێوەی هەماهەنگی هەڵبژێردرێت، نەک ڕاستەوخۆ. مالیکی لە دیدارەکەیدا گوتی دروستکردنی چەند پردێک و باڵەخانەیەک مانای ئەوە نییە بتوانی ویلایەتی دووەمی سەرۆک وەزیران وەربگرێتەوە، لەمەش مەبەستی سوودانی بوو. واتە مالیکی ترسی لە بەهێزبوونی سوودانی هەیە و پێی وایە مەترسیە لەسەر دەوڵەتی قوڵ. ئەوەش نیگەرانی مالیکی زیاد کردووە و ئەوەی واشی کردووە کە مالیکی زیاتر نیگەران بێت پەیوەندی و پشتیوانی کۆمەڵێک سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکانە لەگەڵ سوودانی، بە تایبەتیش قەیس خەزعەلی و فاڵح فەیاز.
پرسی هەڵبژاردنەوەی سوودانی. تا ئێستا تەنها مالیکی بە ئاشکرا دژایەتی سوودانی دەکات، هەم بۆ هاوپەیمانێتەکەی و هەمیش بۆ بوونەوە بە سەرۆکوەزیران. بۆیە ئێستا کە سوودانی پشتیوانی گەورەی هەیە، ئایا دەتوانێت کورد و سەدر ڕازی بکات کە بیکەنەوە بەکاندید لە داهاتوودا ڕوون دەبنەوە. بەڵام چونکە مالیکی دژایەتی سوودانی دەکات، بۆیە پێدەچێت سەدر لە بەرامبەر مالیکیدا پشتیوانی سوودانی بکات و جارێکی دیکە شیعەکان بکات بە دوو بەش. بەمەش بێگومان مالیکی لاواز دەبێت و بەشێک لە چوارچەوە دەچنە ژێر چەتری سەدر دژ بە مالیکی. کورد و سوودانی یەکێتی لەگەڵ محەممەد شاع سوودانی پەیوەندی باشە. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مالیکی پەیوەندی زۆر باشە و هاوکات لەگەڵ سوودانیش پەیوەندی بەهێزی هەیە. بەڵام پارتی لە هەردوو بەرەکە یەک ئامانجی هەیە، ئەویش ناردنی موچە و لایەنی دارایی هەرێمی کوردستانە. ئەوانەی دیکە بۆ ئەو گرنگ نین و گویان پێنادات. واتە هەر کامیان مەرجەکانی پارتی جێبەجێ بکەن لەبارەی ناردنی بودجە و موچەی هەرێم، پارتی لەگەڵ ئەو دەبێت. یەکێتی نیشتمانی کوردستان تەنها چاوی لە یەکشتە، ئەویش پشتگیریکردنی حیزبەکەیە لە بەغداوە و وەرگرتنی پۆست و بەتایبەتیش پشتگیریکردنی هێزەکانیەتی. هاوکات بافڵ تاڵەبانی وەک سەرۆک بناسێنن. بەڵام ئەوەی کە گرنگە کورد لەم پرۆسانەدا یەکلاکەرەوە دەبێت. لەلایەکی دیکەشەوە نەوەی نوێبوونی هەیە کە پەیوەندی بەهێزی لەگەڵ لایەنەکانی بەغدا هەیە، بەڵام چونکە ناتوانێت هیچ بەڵێنێک بۆ کورد وەرگرێت، بۆیە تەنها بەرژەوەندیەکانی خۆی دەپارێزێت. ئەمەش بە هۆکاری ئەوەی هیچ بەڵێنێکی بۆ خەڵکی هەرێم پێنیە کە بتوانێت دانووسانی پێوە بکات. لە ئێستادا سوودانی لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری گەورەدایە تا بۆ خولی دووەم ببێتەوە سەرۆکوەزیران و بۆ ئەوەش پێویستی بە کۆمەڵێک سەرکێشی و کارکردن هەیە. بەڵام ئەوەی جیاوازە ئەوەیە سوودانی یەکێکە لەو سەرۆکوەزیرانەی لە شەقامی عێراقی قبوڵ کراوە و پشتیوانی بەهێزی خەڵکی هەیە، بە تایبەتیش لە بەغدا.